یەکێت لەو سیفەتە ناشرینانەی کە پەنا بەخوا لە ژن و لە پیاوە هەبێ زۆر ناشرینە خیانەت و ناپاکیە. بە تایبەتی ئەگەر دۆستێکی خۆت خیانەتت لێ بکە، کەسێکی نزیکی خۆت خیانەتت لێ بکە و ناپاکی بەرامبەرت بکە، زۆر ناخۆشتر و کاریگەرترە لەسەر دڵت. ئەمە دۆستی تۆیە، خزمی تۆیە، سەیرەکەی بەعام ئەو کەسانی کە ناپاکی بەرامبەریان دەکرێت زۆربەیان لە خزمەکان و کەسە نزیکەکانەوەی بەداخەوە، چونکە بێگانەکە گلەی لێ ناکرێ زۆر، ئەڵێ گلەی لە دۆست دەکرێ. خیانەت زۆر ناشرینە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح ئەبو داود دەیفەرموو وأعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو پەنا دەگرم بە تۆ خوایە گیان لە خیانەت، لە ناپاکی، چونکە خیانەت و ناپاکی خراپترین صیفەتێکی شاراوەیە کە لە ئینسانە هەیە. زۆر صیفەتێکی خراپە، هاوڕێیەکی زۆر خراپە و شاراوەیە، چونکە جاری وایە کابرا خیانەتی لێکات تۆ پێی نازانی، دوای ماوەی لەوانەیە بزانی، لەوانەیەش هەر نەزانی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو خوایە پەنا دەگرم بە تۆ لە خیانەت و ناپاکی. زۆر ناشرینە ئەگەر کەسێک خیانەتت لێ بکە، لەبیرت ناچێ بە ئاسانی. ئەگەر خەڵکی بەردت تێگرێ، دۆستەکەت گوڵت تێبگرێت، گوڵەکەی ئەو لە بەردەکەی خەڵک زیاتر تەسیری لێکە، کاریگەری بەسەر دڵتەوە ئەبێت. کەواتە ئاگاداری خۆمان بین. هێلکە هەومان دەزانین هێلکە سپیە، وایە؟ یا سوورە یا ڕەنگێکی تر، یەکی دەرەوەی نەوعەیەکە بەعام. هێلکەیەکی سپی بێنە، هێلکەکە سپیە و یەک ڕەنگە. ئەگەر شکانت ئەبێتە دوو ڕەنگ یا زیاتر. تۆش دڵی کەسێکت شکان، خیانەت لێ کرد، چاوەڕێی ئەوە مەکە ئەو کەسە دڵی یەک دڵ بێ بەرامبرت، دڵی وەک جاران بێت، چونکە هێلکەکە یەک ڕەنگ بوو، بەڵام کە شکانت بوو بە چەند ڕەنگێ. چۆکەڵەکەی شێوەیەکە، زەردێنەکەی سپێنەکەی شێوەیەکی ترە. کەواتە ئەگەر تۆ وات کرد، ئەو کاتە ئەو کەسە بووە کەسێکی تر بەرامبەرت و بووە دوو ڕەنگ بەرامبەر بە تۆ، گلەیی مەکەلی، چونکە تۆ شکانت. ئەگە دەستکاریت نەکردا یەک ڕەنگ بوو بەرامبەر بە تۆ، بەڵام کاتێک کە تۆ خیانەت ناپاکیت لێ کرد، ڕەنگی گۆڕا بەرامبەرت، خۆ تاوانباری. کەواتە خیانەت زۆر صیفەتێکی ناشرینە بۆ ژن و بۆ پیاو. ئیتر هەر جۆرێک لە جۆرەکانی خیانەت کە دەیەها نەوعی هەیە. ناپاکی بەرامبەر بە کەسێک بکەی، بەرابەتی بە تایبەتی دۆستەکەی خۆت، هەر لە دڵت دەرناچێ بە ئاسانی، زۆر ناخۆشە. لە دڵیشی دەرچێ، گەردنیشی ئازاکەی سیقەت پێ نامێنە جارێکی تەواو.